چی من وەک پەروانە سوتە باڵم بە عاشق چی ناسک و نەرمە و چاوی جانانە حەز دەکەم بمە جیرانت بەشە و بەڕۆژ ببمە میوانێت لەو کچە دەراوسێ جوانی بێوێنە جارجار بەڕووی نەس چاوت هەڵبێنە جارجار بەڕووی نەس چاوت هەڵبێنە بە بەرزی باڵات زوو خەو دەڕێژم حەزم لێ کردووی ڕووم نایە بێژم ئەو کچە دەراوسێ جوانی بێوێنە جارجار بەڕووی نەس چاوت هەڵبێنە جارجار بەڕووی نەس چاوت هەڵبێنە چی من وەک پەروانە سوتە باڵم